Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من راستیم خوشحالم که گرامالاتان ویدیویکی ندا. ام ویدیویا بەشی دووەمە لە زنجیرەی کتێبی The Alchemist کیمیاگەر. ویدیۆ پێشتر لێوێ کۆتاییمان پێهێنا کە سانتیاگۆ ڕۆشت بۆ ئەو گوندە بۆ ئەوەی کە خوری مەڕەکانی بفرۆشێت و لەم ویدیۆیەش لێوە بەردەوام بین و با دەست پێ بکەین. I need to sell some wool, the boy told the merchant. کوڕەکە کە مەبەست لە سانتیاگۆیە بە بازرگانەکەی وت I need to sell some wool. پێویستە هەندێک خوری بفرۆشم. دیارە مەبەستیەوەیە کە ئەوێت هەندێک خوری بفرۆشێت. The shop was busy and the man asked the shepherd to wait until the afternoon. The shop was busy. دوکانەکە مەشغوڵ بوو. دیارە مەبەستیەوەیە کە بازرگانەکە لەو کاتەیە مشتری زۆری هەبوو و نەیتوانیەوە بێت بۆ لای سانتیاگۆ. And the man asked the shepherd to wait until the afternoon. و بازرگانەکە بە شوانەکەی وت کە تاوەکو دوای نیوەڕۆ چاوەڕێ بکات. So, the boy sat on the steps of the shop and took a book from his bag. بۆیە کوڕەکە لەسەر قادرمەکانی دوکانەکە دانیشت و کتێبێکی لە ناو جانتاکەی دەرهێنا. I didn't know shepherds know how to read, said a girl's voice behind him. دەنگی کچێک لە دوایەوە پێی وت I didn't know shepherds knew how to read. نەمزانی بوو شوانەکان ئەزانن بخوێننەوە. وەک لە ڤیدیۆی پێشتر باسمان کرد shepherd واتە شوان. The girl was typical of the region of Andalusia with flowing black hair and eyes that vaguely recalled the Moorish conquerors. The girl was typical of the region of Andalusia. کچەکە لە هەرێمی ئەندەلوسیا ئاسایی بوو. مەبەستەوەیە کە وەکو کچەکانی تر بۆ ڕوخساری و جیازێکی وای نەبووە و وەک خەڵکی ئەو شوێنەوە بوو. Typical واتە ئاسایی یان نۆرماڵ، یعنی زۆر جیازی نەبوو لەگەڵ خەڵکەکەی ترا. With flowing black hair بە قژێکی خاوی ڕەشەوە and eyes that vaguely recalled the Moorish conquerors. و چاوەکانی کە بە شێوەیەکی ناڕوون داگیرکەرە مۆریەکانی بیر ئەخستیتەوە. Vague واتە ناڕوون یان گشتی و conqueror واتە داگیرکەر. Well, usually I learn more from my sheep than from books, he answered. وەڵامی دایەوە وتی Well, usually I learn more from my sheep than from books. عادەتەن من زیاتر لە مەڕەکانم فێرە بم وەک لەوەی لە کتێب فێر بم. مەبەستیەوەیە کە سوودی لە مەڕ زیاتر وەرگرتەوە کەوەی کە سوود لە کتێب وەرگرێت. During the 2 hours that they talked, she told him she was the merchant's daughter and spoke of life in the village where each day was like all the others. During the 2 hours that they talked, لەماوەی ئەو دوو کاتژمێرەی کە قسەیان کرد, she told him she was the merchant's daughter. پێی وت کە ئەم کچی بازرگانەکەیە and spoke of life in the village و باسی ژیانی ناو گوندەکەی کرد where each day was like all the others. کە ڕۆژەکان وەکو ڕۆژەکانی تروان. واتە هەموو ڕۆژێک وەک یەک وایە و جیازێکی وایە لە نێوان ڕۆژەکانە نییە. The shepherd told her of the Andalusian countryside and related the news from the other towns where he had stopped. The shepherd told her of the Andalusian countryside. شوانەکە باسی لادەکانی ئەندەلوسیای بۆ کرد. Countryside واتە دەرەوەی شار یان لادێ و باسی ئەو شارۆچکانەی بۆ کرد کە لێی مابووەوە یان لێی وەستا بوو. It was a pleasant change from talking to his sheep. It was a pleasant change from talking to his sheep. واتە ئەمە گۆڕانکاریەکی سەرنجڕاکێش یان خۆش بوو لە قسەکردن بۆ مەڕەکانی. دیارە مەبەستەوەیە کە پێشتر ئەم هەر تەنها قسەی لەگەڵ مەڕەکانی ئاکرد بەڵام ئێستا کە قسە لەگەڵ ئەم کچەیە ئاکات ئەم گۆڕانکاری گفتوگۆیە بەلای ئەمەوە شتێکی خۆش و سەرنجڕاکێش بووە. How did you learn to read? The girl asked at one point. لە خاڵێکا کچەکە پرسیاری لێ کردووتی How did you learn to read? چۆن فێری خوێندنەوە بوویت؟ Like everybody learns, he said, in school. وتی وەکو هەموو کەسێکی تر کە فێرە بێت لە قوتابخانە. Well, if you know how to read, why are you just a shepherd? Well, if you know how to read, کەوایە ئەگەر ئەزانیت کە بخوێنیتەوە, why are you just a shepherd? بۆچی تۆ تەنها شوانێکیت؟ The boy mumbled an answer that allowed him to avoid responding to her question. The boy mumbled an answer لەبەر خۆیەوە وەڵامێکی بۆڵاند کە دیارە مەبەستەوەیە کە
بە شێوەیەک وەڵامیاوەتەوە کە تەنها خۆشی لێی تێنەگەشتووە. That allowed him to avoid responding to her question. کە ئەمە وای لێ کرد کە خۆی لە پرسیارەکەی بدزێتەوە. He was sure the girl would never understand. He was sure دڵنیا بوو the girl would never understand. کچەکە هەرگیز تێناگات. مەبەستیەوەیەکە تێناگات کە بۆچی ئەم وازی لە خوێندن و ئەو شتانە هێناوە و دەستی کردووە بە شوانی. He went on telling stories about his travels and her bright Moorish eyes went wide with fear and surprise. He went on telling stories about his travels بەردەوام بوو لە گێڕانەوەی چیرۆکی گەشتەکانی and her bright Moorish eyes went wide with fear and surprise. و چاوەڕوونە مۆریەکانی ئەویش بە ترس و سەرسوڕمانەوە زەق بوونەوە. واتە زۆر بەلایەوە سیر بوو ئەم چیرۆکانی کە ئەو بۆیە گێڕایەوە. دیارە مۆریش مەبەست لە باکووری ئەفریقایە و کاتی ڕوودانی چیرۆکەکەش بۆ ئەو کاتە ئاگەڕێتەوە کە باکووری ئەفریقا و ئیسپانیا و ئەو چەند وڵاتەی دەوروبەری لەژێر دەسەڵاتی ئیسلاما بوو و خەڵکەکەی مسلمان بوون زۆربەی. As the time passed, the boy found himself wishing that the day would never end and her father would stay busy and keep him waiting for 3 days. As the time passed, لەگەڵ تێپەڕینی کات, the boy found himself wishing that the day would never end. کوڕەکە بۆی دەرکەوت کە ئێستا ئاوات ئەخوازێت کە ئەم ڕۆژە هەر کۆتایی نێت. That her father would stay busy and keep him waiting for 3 days. کە باوکی بە مەشغوڵی بمێنێتەوە و بۆ 3 ڕۆژ ئەم کوڕە چاوەڕێی بکات. دیارە مەبەستەوەیە کە بۆی لەگەڵ کچەکە بمێنێتەوە قسەی لەگەڵا بکات حەزی کردووە کە باوکی هەر مەشغوڵ بێت و نێت بەلای ئەمە. He recognized that he was feeling something he had never experienced before, the desire to live in one place forever. He recognized that he was feeling something he had never experienced before. بۆی دەرکەوت کە هەست بە شتێکەکات کە هەرگیز ئەزموونی ئەو شتەی نەبووە. ئەویش ئەوەیە کە the desire to live in one place forever. خواستنی ژیانێکی هەتاهەتایی لە یەک شوێنە. وەک پێشتر باسمان کرد، سانتیاگۆ شوانە و هەر ماوەیەک و لە شوێنێکە ئاژی، بەڵام ئێستا ئەو هەستەی بۆ دروست بووە کە حەزەکات لە شوێنێکی دیاریکراوە بۆ هەتاهەتایە بژی. With the girl with the raven hair, his days would never be the same again. With the girl with the raven hair, لەگەڵ کچە قژقاژووەکە، با لێرە شتێک ڕوونکەینەوە. Raven بە کوردی پێوترێت قاژوو، بەڵام قەتە وشەیەم نەبیستووە من کە ئەمە جۆرە باڵندەیەکە وەکو قەلە ڕەشوایە. دیار مەبەستی ئەوەیە کە لەگەڵ کچە قژڕەشەکە ئەتوانین وا بڵێین. His days would never be the same again. ڕۆژەکانی هەرگیز وەک یەکتر نابن. But finally, the merchant appeared and asked the boy to shear 4 sheep. But finally, بەڵام لە کۆتاییە, the merchant appeared. بازرگانەکە دەرکەوت. Appear واتە دەرەکەوێت. And asked the boy to shear 4 sheep. و داوای لە کوڕەکە کرد کە 4 مەڕی بۆ ببڕێت. وەک لە ڤیدیۆی پێشتر باسمان کرد، shear واتە بڕین کە دیارە مەبەست لە بڕینی مەڕ و ئەو جۆرە ئاژەڵانەیە. He paid for the wool and asked the shepherd to come back the following year. He paid for the wool, پارەی خوریەکەی دا, and asked the shepherd to come back the following year. و داوای لە کوڕەکە کرد کە ساڵی داهاتوو دووبارە بێتەوە. Wool بە مانای خوری دێت. ئێستش جارێک تەنها بە ئینگلیزی خوێنینەوە. I need to sell some wool, the boy told the merchant. The shop was busy and the man asked the shepherd to wait until the afternoon. So the boy sat on the steps of the shop and took a book from his bag. I didn't know shepherds knew how to read, said a girl's voice behind him. The girl was typical of the region of Andalusia, with flowing black hair and eyes that vaguely recalled the Moorish conquerors. Well, usually I learn more from my sheep than from books, he answered. During the 2 hours that they talked, she told him she was the merchant's daughter and spoke of life in the village where each day was like all the others. The shepherd told her of the Andalusian countryside and related the news from the other towns where he had stopped. It was a pleasant change from talking to his sheep. How did you learn to read? The girl asked at one point.
Like everybody learns, he said, in school. Well, if you know how to read, why are you just a shepherd? The boy mumbled an answer that allowed him to avoid responding to her question. He was sure the girl would never understand. He went on telling stories about his travels, and her bright Moorish eyes went wide with fear and surprise. As the time passed, the boy found himself wishing that the day would never end, that her father would stay busy and keep him waiting for 3 days. He recognized that he was feeling something he'd never experienced before, the desire to live in one place forever. With the girl with the raven hair, his days would never be the same again. But finally, the merchant appeared and asked the boy to shear 4 sheep. He paid for the wool and asked the shepherd to come back the following year. بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆگەرمان بەدڵ بوو لایکی بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵیشتان هەبوو یەک دیزلایک بکەن و پێم بڵێن چۆن بتوانم ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.